مناڵانی کار شەرمەزاری بۆ حکوومەتی ئیسلامی. لە ئێراندا هیچ ئامارێکی ڕەسمی ورد سەبارەت بە مناڵانی کار یان مناڵانی کار و خیابانی نییە. هەندێک لە هەڵسوراوانی مافی مناڵان ڕێژەی مناڵانی ئێرانی و ئەفغانستانی کە کار دەکەن بە نزیکەی 7 ملیۆن کەس دەخەمڵێنن. بە بەراوردی ڕێکخراوی جیهانی کار 5 ملیۆن و 700 هزار مناڵ لە ئێراندا کار دەکەن. نیزامی سەرمایەداری هۆکاری سەرەکی دیاردەی مناڵانی کارە. هێزی کاری مناڵان هەرزانە، ئەوان توانایی داکۆکیکردن لە مافی خۆیانیان نییە و بە ناچاری گوێ بە فەرمانێکی کەمتەوەقوعن. ئەم مناڵانە بە زۆری لە ناوەندە ئەمنەکان نائەمنەکاندا بەکاردێن و بە شێوەیەکی ڕێژەیی تووشی زۆرترین ڕووداوی کار دەبن، بێبەشبوون لە قۆناغی مناڵی و گەشە و هەڵدانی سروشتی، بێبەشبوون لە خوێندن، بێبەشبوون لە بێهداشت و دەرمانی گونجاو لە پاڵ ڕووداوی شوێنی کار تەنها گۆشەیەکە لەو موسیبەتانەی وا مناڵانی کار بەدەستیەوە دەناڵێنن. بەهۆی ئەوەی کە بەشێک لە مناڵانی کار مناڵانی خیابانین، ئەو مناڵانە لە بەردەم مەترسی سوءئیستفادەی جنسی و بەکارهاتن لە گواستنەوەی مادە هۆشبەرەکانیشدان. نەتەنها قاچاقچیانی مادە هۆشبەرەکان لەم منداڵانە سوءئیستفادە دەکەن، بەڵکو سوپا و هێزە ئینتیزامیەکانیش لەم مەیدانەدا چالاکن. ئەمانە بەشێک لە موسیبەتە دیارەکانی منداڵانی کارن. ئەوان نەتەنها وەک مناڵانی کار بە توندی چەوساونەتەوە و خەریکە لەژێر چەرخی ستەم و زۆرداریدا وردەبن، بەڵکو وەک مناڵانی ئەفغانیش دەکەونە بەر ستەم، هەڵاواردن و ئەزیەت و ئازار لەلایەن خاوەنکاران و شێوێنیزمی ئێرانیەوە. دیارە کۆماری ئیسلامی وەک خاوەنکارێک زۆرترین کەڵکی لە هێزی کاری مناڵان و لەوانە مناڵانی ئەفغانستانی وەرگرتووە و وەریشی دەگرێت. مناڵانی کار و خیابانی بە ئێرانی و ئەفغانستانی بەشێک لە کێشە و گرفتی ئینسانی چینی کرێکار لە ئێراندان. ئەم مناڵانە ئامرازێکن بۆ هەرچی هەرزانتر هێشتنەوەی هێزی کاری سەرجەم کرێکاران. کێشەی بەدخۆراکی، خوێندن، بێهداشت، گەشە و پەروەردەی منداڵانیش بە تەواویتی دەکەوێتە سەر کێشە و گرفتەکانی چینی کرێکار لە ئێران. لە ئاستی جیهانیدا لە ئاکامی چەندین دەیەخەبات و تێکۆشانی کرێکاری و ئینسانە پێشکەوتن خوازەکاندا لە وڵاتانی گەشەکردووی سەرمایەداریدا گەلێک بەرپرسیارەتی بەسەر دەوڵەتەکاندا سەپێنراوە. ئاست و ڕێژەی ئەم مافانە بە نیسبەت بەهێزی چینی کرێکاری ڕێکخراو لە هەر وڵاتێکدا جیاوازە. وەک نمونە کاری منداڵ لە قانونی ئەم جۆرە وڵاتانەدا قەدەغەیە. تەمەنی منداڵ لە هەندێک وڵاتدا 16 ساڵ و لە زۆر بەشیاندا 18 ساڵە. لە مەودا تەمەنیەدا منداڵان نابێت کار بکەن، بەڵام دەتوانن دەورە ببینن. لەم جۆرە وڵاتانەدا ئەوە خاوەنکارانەی کە مناڵان وەک کاراموز بەکاردێنن نەتەنها خۆیان هەقدەستێک بەو مناڵانە نادەن، بەڵکو یارمەتی دارایش لە دەوڵەت وەرەگرن. لە هەمان حاڵدا بەشێک لەو مناڵانە لە ژێر ناوی کاراموزیدا وەک کرێکارێکی بەتەواومانە بەکاردەهێنرێن و دەچەوسەنرێنەوە. لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامیدا بارودۆخ بە تەواوەتی نامرۆڤانەیە. لێرە دەستی مدیرانی دەوڵەتی و خاوەنکارانی کەرتی تایبەت بۆ چەوساننەوە و سوئیسفادەکردن لە مناڵان لە هەموو بارێکەوە ئاوڵەترە. لە کۆماری ئیسلامیدا چەندین ئۆرگانی ئیداری، قەزایی و ئینتیزامی بەرپرسی بەڕێوەبردنی کاروباری مناڵانن. زۆربیان و بەتایبەت هێزە ئینتیزامی و قەزاییەکان وەک وێڵگەرد وەک سوالکەر چاویان لێ دەکەن. ئیدارەی بێزیستی و شارەداریەکانیش کە بە شێوەی قانونی بەرپرسی خوڵقاندنی بارودۆخی ژیان، خوێندن و کارآموزی مناڵانی کار و خیابانی و بە خەولی خۆیان بێ سەرپەرستەکانن، بە بەردەوامی بۆ یەکتری حەواڵە و پاسیانەدەن. کاری مناڵان دەبێت بە تەواوی قەدەغە بێت. ئەم قەدەغەبوونەش دەبێت یاسایی و هەروەها کۆمەڵایەتی و فەرهەنگی بێت. دەبێت کەش و هەوایەک لە کۆمەلگەدا بخۆڵقێت کە بە بەکارهێنانی مناڵان وەک شەرم و تەنانەت جەنایەت چاو لێ بکرێت. دەبێت دەوڵەت بە ئەرکی خۆی بزانێت کە هەموو ئیمکاناتی خوێندن و بێهداشتی بۆ مناڵان بەبێ لە بەرچاوگرتنی جێگا و شوێنی ئابووری و کۆمەڵایەتی بنەماڵەکانیان فراهەم بکات. پێویستە کارآموزی مناڵان لەژێر چاوەدێری ئۆرگانە مەدەنی و کرێکاریەکاندا بەڕێوە بچێت. مناڵان دەبێت کاتی مناڵی بەسەربەرن شاد و خۆشحاڵ بن، بە شێوەی سروشتی گەشە بکەن و ئیمکاناتی گەشە و هەڵدانی توانایەکانیشیان بۆ ئامادە بکرێت. دەستەبەرکردنی هەر ڕادەیەک لە مافەکانی مناڵان بە بەراوردکردنی هاوسەنگی هێزی چینایەتی لە نێوان چینی کرێکار و چینی سەرمایەدار و ئاستی فەرهەنگی کۆمەلگا ممکن دەبێت.